بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێی ئەمڕۆتان پێشکەشەکەم ماوەی دوو ڕۆژە وەفدێکی باڵای ئابووری حکوومەتی عراق لە هەرێمی کوردستانن کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکوەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکان و ئەنجومەنی ئابووری بۆ هەرێمی کوردستان کردووە ئەمڕۆژ سەردانی پیرمامیان کردو لەوێ چاویشیان بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کەوتووە ئەم وەفدە لەسەر چەند تەوەرێک و لەسەر چەند خاڵێک قسەیان کردووە یەکێک لەوانە موچە خانەنشینی خاوەن پێداویستی تایبەت پیشەسازی دەواازە سنووریەکان و بەرهێنان نەوت لەسەر ئەم بابەتانە و چەند بابەتێکی دیکە بە پێی ئەو سەرچاوانەی کە لە کۆبوونەوەکان دزیان کردووە قسەیان کردووە ئێمە دەرئەنجامەکانی کۆبوونەوەکانی هەولێر و بەختا لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا گەنگەشە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عراق مامۆستاجیان بەخێر بێت سواس دەکەم کاک دانا بەخوا بەخێر بێت خۆشحاڵم کە جەنابەت گەڕاویتەوە سەرشانەوە سواس دەکەم مامۆستای بەڕێز ئەگەر وەک لە وێنەکەیە دیارە وەفدێکی باڵا لە عراقەوە هاتوون دوو ڕۆژە لە هەرێمی کوردستان کۆبنەوە جارم نەمێ لەسەر پێکهاتەی وەفدەکە قسەیەکم بۆ بکەین لە ڕووی مەزەبی لە ڕووی پێکهاتەی سیاسی لە ڕووی پێگاتەی ئەوانەی کە حکوومەتی عراقیان پێگەناوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سواس بۆ تۆ کاک دانا سواس بۆ کەناڵی پەیام ڕاستی وەفدەکەی حکوومەتی عراق ئەوەندە وەفدێکی سیاسی ئەوەندە وەفدێکی حکوومەت نییە ئەوەنە نوێنەرایەتی هێزە سیاسیەکانەکات ئەوەندە وەکو نوێنەری حکوومەت نەهاتووە لە ناویانە مەسەلەن دکتۆر محەممەد عەلی تەمیم جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران نوێنەری سونەکانە خالد بەتال نوێنەری سونەکانە ئەحمەد ئەسەدی ناسراوە بەوەی کە نوێنەری حەشتە مەسەلەن عەلی عەلاق نوێنەری مالیکیە لەبەرەوەی سەدر لە پەرلەمانە نەماون و لە حکوومەتی شابەشدار نەبوون بەڵام لەگەڵەوە حەمید غزیان هێناوە ئەمین عامی مەجلیسی وزەرا کە ئەوە نوێنەرایەتی سەدرەکە ئەم وەفدەکە هاتوون وەفدێکی ڕەقابەتین یعنی کەسیان لە بەرامبەر ئەوی دیکانە ناتوانێت هیچ جۆرە سازشێک و نەرمیەک حتا لە قسەکردنا بۆ حکوومەتی هەرێم دەربڕێ چونکە ئەوە دوایە بێتە گرفتێک لە ناو شەقامی عراقیە کە هێزی سیاسی فڵان سازشی بۆ هەرێمی کوردستان بۆیە وەفدەکە لەگەڵەوەی نوێنەرایەتی هێزە سیاسیەکانەکە بە سونە و شیعەوە لە هەمان کات وەفدێکە کە ڕەقابەتی یەکترەکە لە ڕووی توانای وەفدەکەوە ئەوانە بەڕاستی وەفدێکیان هەڵبژاردووە وەفدەکە زۆر بەتوانن جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران 4 خولە لە پەرلەمانە و خولێک وەزیر بووە خالد بەتال 2 خولە وەزیرە حەمید غزی ئەمین عامی مەجلیسی وزەرای سەردەمی عادل عەبدولمەهدیە عەلی عەلاق سیاسەی نەقدی عراق لە ژێر دەستی عەلی عەلاقادا ڕێژراوە ماوەی 15 ساڵە محافزی بانکی مرکزیە بۆیە ئەوانەی کە عێراق هاتوون هەم لە ڕووی کەفاءەی علمیوە هەم لە ڕووی خبرەی وەزیفی و دەوڵەتداریوە زۆر جیاوازن لەوای هەرێمی کوردستان مەسەن ئەگەر سیر بکەی مەزەر محەممەد ساڵح هاتووە کە ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق شیعە سوودانیە ئەو پیاوە ناوزەند دەکرێت بە یەکێک لە عەقڵە ئابووریەکانی عێراق کە ڕەنگە تاقانە بێت لە عێراقا بەو شێوەیە و بەو توانایە و بەو لێ هاتوویە لە عێراقا کەسێکمان نییە شان با لە شانی مەزەر محەممەد ساڵح بۆیە من قەناعەتم وایە وەفدەکە مکافئ نەبوون هاوتای یەک نەبوون وەفدەکە عێراق زۆر پڕمەعلوماتن زۆر بەتوانان بۆ وەفدی هەرێم ئەنی عیبیان چێ وەزیری دارایی و کاکدانا مەسەن وەزیری دارایی سەیری وەزیری دارایی عێراق کە کەسێکی مەسلەکیە بە محاسبی چووەتە وەزارەتی داراییەوە لە ماوەی درێژەی 15 ساڵ مدیرعامی موازنە بووە لەوەتی وەزیری دارایی خۆمان لەوێ موازنە نییە لە حکوومەتی هەرێمە 13 ساڵە موازنە نییە یعنی بەقەدەر 3 حکوومەت موازنە لە حکوومەتی هەرێمان نییە کەفاەتی ئەم دوو حکوومەتە لە کوێی یەکایە ئەم حکوومەتی هەرێمە کەفاەتی من ناوێکم ناوە لە حکوومەتی هەرێم لە بریەوەی پێی بڵێن حکوومەتی کار بەڕێخەر حەقە پێی بڵێن حکوومەتی کار پەکخەر چکە حکوومەتی هەرێم ئەوەندەی کارەکان پەکەخە چ هاوڵاتیان بێت چ موەسسات بێت چ ئەوە بێ
ئەوەندە نەیتوانیوە کار بەڕێکرد بێ ئەوەندە نەیتوانێت حکوومەتێکی بێ ینی لە کەنەدا کاکدانا هەر ساڵێک موازنە نەیەتە ناو پەرلەمانەوە حکوومەتە بێ استیقالە بکە 13 ساڵە حکوومەتی هەرێم نەیتوانیوە موازنە بنێتە ناو پەرلەمانەوە هەر بە شێوەی کوێخا و ئاغا و ئەوانە چی لێ بەرپرسە سەرۆکایەتی حکوومەت یا وەزیری دارایی هەرێم ئەوە سەرۆکایەتی حکوومەت چونکە بڕیا قانون بە دەرەجە ئێستایی سەرۆکی حکوومەت لێ بەرپرسە دوایەوەش وەزیری دارایی لێ بەرپرسە وەزیری دارایی ئەگەر قانونی موازنە نانێرێ بە چ سەنەدێکی قانونی پارە سەرفەکە بۆیە لە ڕووی کەفاعەتۆ لە ڕووی پێگاتەی سیاسیەوە کە بۆم باس کردی تەمسیلی هەموو هێزە سیاسیەکانی عراقی تایە حکوومەتی هەرێم تەمسیلی هەموو هێزە سیاسیەکانی عراقی هەرێمیتیان نییە تەنها نوێنەری دوو پارتی دەسەڵاتدار ئەویش بەو شێوەیەکەوە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەوێ حزوری نەبوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەنها لە ئیستیقبالەکە حزوری هەیە بۆیە لە ناو مناقەشاتە ئەوان نین بۆیە ئەوان کە مناقەشیان کردووە قەناعەتم وایە تەنها تەوزیحیان داوە بە وفدەکەی هەرێم ئەویش تەوزیحەکە ئەوەیە دەستور واڵێ قانونی ئیداری مالی واڵێ نسبەی زەرایی بە ئاوایە تاریفەی گومرگی ئاوایە لەسەرتانە جێبەجێکن ئەمانیش تەنها بەهانەیان هێناوەتەوە بۆی زیاترین داهات بۆ خۆیان گل بنەوە لە ماوەیە 350,000 بەرمیل لەو فرۆشاوە لێیان پرسیون داهاتەکەتان چی لێ کرد وەڵامیان چی بووە هیچ وەڵامێکیان پێ نییە زەرائب ئیزدیواجی زەریبی کۆمپانیا هەیە لە هەرێمیش تۆمارە و لە بەغدادش تۆمارە دوو زەریبەدا بە هیچ قانونێک لە دنیا ئیزدیواجی زەریبی لە دنیا نییە لە هەرێمی کوردستان و عێراق زۆزەم لەسەرەوە ڕێککەوتون کە و کۆمپانیانە لە یەک شوێن ئەو کۆمپانیانە عێراق نایەڵێ ئیش بکەن ئەگەر ئیجازەیان لەوێنە بێ ئەگەر ئەمان عەرقەلەیان بۆ دروستکەنەوە ئیجراعاتیان بەرامبەرەکرێ بۆیە ئەوان هاتوون بە حکوومەتی هەرێم بڵێن و بە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان بڵێن بە حکوومەتی هەرێم بڵێن کە چیتر لەسەرتان ڕاناوەستین بە جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان بڵێن ئێوە 30 ساڵە ئەم حیزبە دەسەڵاتدارانە ئەتان چەوسێنەوە ئێستا ڕازین لە انتخاباتی مانگی هەر ئەمانە ببنەوە دەمسپی ئێوە بۆیە حکوومەتی ئیتیحادی هاتووە بە خانەنشینان بە فەرمانبەران بە کەمەندامان بە هەموو چین و توێژەکانی هەرێمی کوردستان ئەڵێن خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی ئێمە بۆتانهێنین پارەی نەوتی بەسڕەیە پارەی نەوتەکەی خۆتان ئەدزرێ ئەوەی ئێمە بۆتانهێنین پارەی گومرگی زۆرباتێ و گومرگی مەندەلیە و گومرگی بەسڕێ و گومرگی عەمارێ و گومرگی ترێبیلە و گومرگی وانەیە هەرێمی کوردستان خۆتان گومرگەکەتان ئەدزرێ ئەوەی ئێمە بۆمان هێناون پارەی زەریبەی عەقارات و عەرەسات و زەریبەی دەخل و زەریبەی مەبیعاتی ئەو 15 محافظەی جنوبە ئەوەی زەریبە لای خۆتانەدرێ و دوو پارتە دەسەڵاتدارە ئەیدزن ئەبرێ بۆ بنەماڵە سیاسیەکان لەناو بنەماڵەکان ئەبرێ بۆ چەند کەسێکی تایبەتی ئەمە ئەو مەسیجەیە کە خەڵکە بێ لێی تێبگات کە کاتێک حکوومەتی ئیتیحادی لە پارەی خەڵکی بەسڕە کە جەماوەری عراقی بێدەنگن لەوەی چونکە زانن هەرێمێکە و سەر بە وڵاتێکی فیدراڵیە حکوومەتی ئیتیحادی بە ئیلتیزامی خۆی هەڵساوە قەراری مەحکەمەی ئیتیحادی جێبەجێ کردووە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان پارەی نەوتەکە دزن پارەی زەریبە دزن پارەی گومرگە دزن پارەی داهاتی ناوخۆ دزن هەموو ئەمانە دزن سەر باقیەوەی ڕووشیان دێ بە خەڵک و بە جەماوەر بڵێن ئەوەی ئێمە خۆمان کاندید کردووە دیسان دەنگمان پێدەن بۆی حکوومەتێکی تر لەوەش خراپتر سەرۆکی حکوومەت کە بە هەموو کابینەکان یەک لە دوای یەک فاشل و ئەم حکوومەتیان لە هەمویان فاشلتر بووە جورئەتی ئەوەیان هەیە بە خەڵک بڵێن دەنگ بن و بۆی کابینەی داهاتوش هەر هەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەمان جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەمان ستافێ و دوو حیزبە حکوومەت پێک بێن باش کە ئەمە بەڕاستی خەڵکە بێ بگاتە قۆناغێک کە ئەم دوو حیزبە باڵادەستە بەشی ئەوە جەماوەریان هەیە کە دەنگ بێنن بەڵام زەرورە ئەو خەڵکەی کە بەتایبەتی ئەو 600,000 گەنجەی کە تازە ئەچێتە پرۆسەی دەنگدانەوە و ئەوانەی کە پێشتر ئەوانەی کە پێشتر بایکۆتیان کردو ئەوانەی کە معارض بوون ئەوانە حەجمی ئەم دوو حیزبە سیاسی دیاری بکەن بۆەوەی چیتر بەناوی کردو کوێخایەتی نەکەن و لەوە کارەساتی زیاتر نێن بەسەر هەرێمی کوردستان و خەڵدارین ئەو مەسەجەی کە جەنابەت بەڕوونی باست کرد دەنگدەر و هاوڵاتی هەرێمی کوردستان لی تێبگا مامۆستا ئەحمەد با پرسیارێکی دانا گیان ئەگەر ئەم مەسیجەی ئێمە و چەندان کەسی وەکو من ئەم مەسیجە بە خەڵکی هەرێمی کوردستان ئەڵێ وە زۆر بمان تەوزیح داون و خۆشیان ئەرزی واقعیان بینیوە ئەوەتانێ پارەی نەوتی بەسڕە پارەی گومرگی بەسڕە پارەی زەریبەی بەغدا هی هەموو شوێنەکان گومرگی ترێبل و منطقەی سنە و منطقەی شیعوانە هەمووی کۆکرێتەوە لە خەزێنێکە موچەی فەرمانبەرانی هەرێم لەکوێ دێ
لە نەوتی بەسرە درێ لە نەوتی عەمارە درێ لە زریبەی بەغدا درێ لە گومەرگی ترێبیل و برایم ئەوانەیە درێ ئەوانە ئێمە ژەمەوە دەزێ خەڵکی هەرێمی کوردستانە بێ تێبگال لەم بابەتەی کە ئەمەی لە هەرێمی کوردستان لە 32 ساڵە چەتەگەرایی لە هەرێمی کوردستان ئێستاشی لەگەڵ بێ ماوەی ساڵێکە 320,000 بەرمیل 350,000 بەرمیل لە نەو دەفرۆشە کەس داهاتەکەی نازانێت. بەڵام مامۆستا ئەحمەدیانی حکوومەت هەرێمیش لە سەرەتای ساڵەوە تا ئێستاوە بزانم 3 گوژمە 7 بە واژووی خۆیان ڕاستە 3 گوژمە 240 ملیاری داوە بەڵام واژویان کردووە لە یەک مانگە 325 تا 350 ملیار داهاتی ناوخۆوە بێت. بەڵام ڕوونکردنەوەیان داوە ئەمڕۆوتیانە ئەوە نیوەی بە کاشەوەکەی تری تەنها ڕقەمە ینی وەریان نەگرتووە ئەمە لە چه حسابێکایە ئەی چۆن واژویان کردووە کە داهاتی هەرێمی کوردستان 350 ملیار دینارە ئەو تەخشان و پەخشانەی کە ئەکرێت لە هەرێمی کوردستانە لەکوێی هێنن ئەو دوو حیزبە باڵا دەستە لە هەموو انتخاباتێکە بەدەیان و بە 100 ملیۆن دلار سەرفەکەن لەکوێ هێناویانە بۆیە ئەمە پارەی ئەو میلەتەیە لە تعزیبی ئەو میلەتا بەکارهێن. ئەوترێ سێ کێشەی سەرەکی بە تایبەت لە موچەیە هەبووە. یەک ئەوان 100,000 موچەخۆر بایۆمتریان نییە و ئەوانەی کە لە ناوچە جێناکۆکەکانن دووبارە و بە با بڵێن لەوێش پارە وەرەگرن یا لە با بڵێن لە ناوچە جێناکۆکان و لە حکوومەتی هەرێم ناوەکان ڕۆشتووە زائیدەن ناوی دووبارەی چواری کە ئەوە ژمارێکی زۆرە بە بڕای تۆ تەنها ئەم سێ بابەتەیە گرفت لە موچە یا بابەتی دیکە هەیە. یەکەم ئەوەی کە ئەو موچەخۆرانە زیادیان کردو ئەسڵی ڕقەمەکە کاکدانە ئەسڵی ڕقەمەکە کێشەی تایە چکە حکوومەتی هەرێم کاتێ داتای نردووە بۆ بەغدا تا ساڵی 2011 622 کەسی نردووە ئەوەی کە ئێستا هەیە ملیۆنێک و 239,000 یا ملیۆنێک و 139,000 لە فترەیەکە ملیۆنێک و 255,000 ئەمە ئەو ئیدعا گەورەیە بووکایان و دیێمە هەموو سیستەمی هەرێمی کوردستانمان کردووە بە بایۆمەتری و هەموو کەس تەسجیلە ئەوە عیبەکەی ئێستا دەرکەوت کە ناوی دووبارەی تایە جگە لە ناوی دووبارە ناو هەیە لێرە موچەیەکێ لە بەغدا موچەیەکێ بووە ئەمە ئەگەر خەڵک بڵێ ناو هەیە و دووبارە من خۆی شخصەکە پەیوەندی پێوە کردوم وتوێتی ئێمە دوو موچەمان هەیە ئایا تووشی گرفت نابم لەو بابەتە ئەو عسکەریانەی کە لێرە خاننشینن لەوێ موچەخۆر بوون لە حکوومەتی ئیتیحادی بۆیە هاتن فریای ئەوە بکەون ناوەکانیان لابرد و ناوی تازای قسە شوێنی ئەوش حکوومەتی عراقی چکە مامەڵە لەگەڵ ئیزباراکرێ بۆیە تەنها ئەوەندە نییە کاکدانە پلای وەزیفی لە هەرێمی کوردستان لە ناو موازنەی هەرێمی کوردستانە تا ساڵی 2011 48 مدیر عام دەرەجە ئەلف هەیە بەڵام لە ناو موازنەی عراقا 7 مدیر عام دەرەجە ئەلف هەیە لە هەموو عراقا هەر 15 محافظەکە نزیکەی 300 مدیر عام دەرەجە ئەلف هەیە هەرێم بە تەنها نزیکە بێتەوە لە 300 بۆیە هەموو ئەمانە گرفتن بە تایبەتی نەبوونی مەلەفات لە خانەنشینیە خاننشینەکانی هەرێم 960 کەس بە پلەی وەزیر خاننشین بووە کاتی خۆی ئێمە لەم کابینانی نۆکابینی ڕۆیشتووە ئەوەندە وەزیرمان خانەنشین سەرۆکی حکوومەت وەکو خەڵات ئەمەی بەخشیوەتەوە هەموو ئەندامانی مەکتەب سیاسی و سەرکردایەتی ئەو دوو حیزبە سیاسی و هەندێک حیزبی تر بە پلەی وەزیر خاننشین کراوە لە کاتێکە با بڵێن ستاندەر یا پرەنسیپی خانەنشینە بێ خزمەتی هەبێ ئەبێ تەمەنی هەبێ ئەبێ تەمەن و خزمەت و وەزیفەی هەبێ ئەمانە هیچیان لەو بەڵام ئەوانە شۆڕژێڕەکانی دوێنێ بوون ئەو شۆڕژێڕانە توانرا بە قانونێکی تایبەت لە زۆر وڵات ئەمە هەیە بەڵام ئەو شۆڕژگێڕانش کە ئەمڕۆ یەک فەسحەکەن و کتێب لەسەر یەک دەرەکەن کە شۆڕشەکەش ئەوە بۆ کە بینیمان لە خلالی ئەو کتێبانەی کە دەرچوو کە بەشێکی ڕاستە خەڵکی فەقیر و هەژار شۆڕشیان کرد بەزەوە ئەوانە بوون کە لە پێناو شۆڕشەکەشا سەریان نایەوە ئێستا خانەوادەکانیان بێنازن هەیانە لەم ڕۆژانە بەرپرسێک باسەکە نازان بە چ ڕوویەک و باسی خانەوادەیەک شەهید دەکاڵێ کرێی 5 مانگیان نەداوە لە کاتێکا سیارە کڕاوە بە 5 ملیۆن دلار و ئەوانە ئەوە شۆڕشەکە بوو کە کردیان بۆیە ئەکرێ ئەمە بە قانونێک دیاری بکرایە محاربین القوداما لە هەموو دنیا هەیە بەڵام بکرێ بە وەزیر نەک بکرێ بە وەزیر و پۆستێکی ئیداری بدرێتێ بۆیە حکوومەتی هەرێم لە هەموو شتێکا فاشل بووە لە ئیدارەدانی نیزاع ئەو سەراعی لەگەڵ بەغدا لە پرەنسیپی دەسەڵات دەستکردنی دەسەڵات بۆ دوو هێزە دەسەڵاتدارە
قبوڵیان بوو کەس شەریکی حەقیقیان بێ هەر کەس لە زۆنی خۆی لە ناوێکیشا لە حکوومەتەکەیشا قبوڵیان نەبوو یەکتە شەریکی یەکتر بن بەڵکو مشارەکان پێکرا بۆ جوانکردنی شکڵێکی حکوومەتەکان کە 32 ساڵە فەشەل لە دوای فەشەل تۆمارەکە. بێگومان تۆ کۆمەڵێک سەرچاوی تایبەت بە خۆتە هەیە بۆ زانیاری مەبەستمەوەی لە عراق بە تایبەت بە پێی و زانیاریانی تۆ لەم دوو ڕۆژەیە چونکە لێرە و لەوێ کەناڵەکانی دەسەڵات وا ڕایگەێنن کە لێک تێگەیشتن کراوە و بڕیار درراوە و لە ساڵحی موچە خۆران بڕیاری جدی درراوە و کۆبوونەوەکان با بڵێن مژدەبەخش چی کراوە هیچ نەکراوە کاکدانەگیان هاتوون پیانوتون چیتر لەسەرتان ناوەستین ئێوە مخالفەی دەستورەکەن مادەی 111 و 112 مخالفەی قانونی ئیدارەی مالیەکەن مادەی 29 27 31 مادەی 50 هەموومانە مخالفەی سەرجەم قوانینی موازنەکەن کە نوێنەری خۆتان وەزیری خۆتان هەموو سەر کۆمارەکەی کە کورد دەواژووی کردووە هەموومانە مخالفەیە ئەمان وتوانێ ئێمە لە فترەیەکی حەریجین و لە ئینتخابات هەیە و ئەم وەزعات چۆنێ بێت لەسەرمان بۆسن جۆرێک لە مهلەیان داونەتێ ئەو مهلەیە تاوەکو ئەم ئینتخاباتە تەواو بێ و کابینەی حکوومەت یەکلا ئابێتەوە کە بە بڕای من یەکلا نابێتەوە بۆیە هەرێمی کوردستان ئەوێ عەرقەلە دروستکە ئەمەشیان بۆ حەلکەن عەرقەلەیەکی تر دروستەکەن ئەوەی دیکەشیان بۆ حەلکەن عەرقەلەیەکی تر دروستەکەن ئەمانە حکوومەتی کار پەک خەرن حکوومەتی کار بەڕێکەر نین ئەمانە توانای ئەویان نییە ئیدارەی ئەم وڵاتە بدەن بۆیە ئەبێت جەماوەر بڕیار بدا لەوەی بەڕێیان کا بۆ زبڵدا. باش تەیب سامی ئەمڕۆ یا باڵین لەم دوو ڕۆژە زۆر بەڕوونی و توێتی من موچەی مانگی هەشتیشم بۆ ناردوون ئەو موچەی مانگی حەوت ئەوەی کە لێمان گلداوەتەوە ئەوەیە کە تێبینیمان لەسەریە بۆ چاکیکەن ئامانەتە لای ئێمە ئیگەڕینەوە بەڵام حکومەتێرم ئەو موچەی مانگی هەشتی لە مانگی حەوتە سرف کرد بە بڕای تۆ ینی داهاتوو یەکەم جاری نییە کاکدانە حکوومەتی هەرێم یەکەم جاری نییە موچە قارسەکە موچە کورتەکاتەوە موچەکە بە نیوە موچەی کا بە چارەکە موچە 108 میلیارد دلار تا 2014 ئەو کاتێک کە من ئاخر حسام وەرگرت بوو 108 میلیارد دلار هاتۆتە هەرێمی کوردستانەوە لەو 108 میلیارد دلارە کامەی دیارە جگەلەوەی موچە درابێ بە فەرمانبەران کام ئاوەدانیە ڕووی کردوتە هەرێمی کوردستان ئێستا جادەکان و جادە کۆنانن کە ساڵەکانی هەفتاهشتاکان ئینکراون 6 مانگ جارێک قیرێکن بەسەریاو دووبارە بێ بیگۆڕنەوە ئەوەی تا ئێستا کێشەی کارەبامان هەیە کێشەی ئاومان هەیە دەربەنیخان لە بەردەم سەدێکایە ئاوی نییە هەولێر بەزستان غەرقە بێ بە هاوین لە تینوە ئەمرێ حکوومەتی هەرێم سێکتەری تەندروستی چاوی خەڵکی کوێر کرد سێکتەری پەروەردە بە کەرتی تایبەت ئیدارەدا تیجارەت ئەوەیە کە بە قاچاقی ئەهێنرێت لە مەرزەکانەوە پێم بڵێ حکوومەتی هەرێم یەک شتی باشی کردبێت لە ماوەی ئەم 32 ساڵە جگە نەهامەتی و دزی و چەتەی. باش مامۆستا ئەحمەد تەیب سامی زۆر بەڕوونی لە کۆبوونەوەکە دووشتی وتووە لەسەر لیستی موچە وتوێتی باوەکو مانگی حەوت بێ لەوە زیاتر بێ ناینەرم دومتوێتی ئێمە ئێستا بە تاواتی دڵمان هەر پاک نەبووەوە لە لیستی موچە هەر وەکو بڵێ لە پشکنین و ئەوەیان بە دوای کەم و کورتیا لە لیستەکەیە بۆچی لیستی مانگی حەوت چی بووە ئەڵە پاکمان کردێتەوە بۆ شێوازە لە چی پاکیان کردو هەموو ئەو زیادانەی کە ئەمان نردبوویان تازە و بایۆمەتری بە پەلەیان بۆ کردن هەموو ئەو ئیزافانەیان لابر مەسەن لە وەزارەتی پێشمەرگە 23000 کەس ئیزافە کراوە لە وەزارەتی هەموو وەزارەتەکان ئەو زیادەی کە نردبوویان هەموویان لێ پاک کردوتەوە ئێستا تقریبا نەتوانرێ اعتماد بکرێتە سەر لیستی موچەی مانگی حەوت بۆ نردنی مانگی هەشت و مانگەکانی دوایشدا کۆتایی ساڵ بەڵام دیسان هەموو ئەمانە ئەبێت تەدقیقی دیوانی ڕقابەی مالی چونکە ئەمانە بەشێکیان ئیزبارەیان نییە لە ئاساسەوە ئیزبارەیان نییە مەسەن کادری حیزبن کراون بەناو حکوومەتە یعنی کادری ئەو دوو حیزبە لە دوو موەسسەیان هەبوو هەمویان کراون چۆن خاننشین کراوە ئەوە فەرمانبەرەکانشیان کراون بەناو ئەو موەسسە با دیوەکەی دیکەیشی بڵێن بۆی نەڵێن هەر ڕەخنە لە هەرێمی کوردستان دەگرێت لیستی موچەی عراقیش ئەو پاکە نییە کە تەیب سامی ئیشارەتی پێکە هەر ئەو وەفدەی لەگەڵیایەتی خالد بەتال لە خولی پێشوە وەزیری پلان بوو وتی من وەکو وەزیری پلان تا ئێستا نازانم چەند موچە خۆر لە عێراقا هەیە بۆیە لیستی موچەکەی عراقیش ئەوەندە پاک نییە بەڵام لیستی موچەی هەرێم ئەوەندە خراپە ئەوەندە پۆخڵەواتی تایە لە مۆزەمبیقیش ئەوە نییە بەو خراپیە بۆیە تەیب سامی کاتێک کە پارە لە دەستی ئەوایە کە هەرێمی کوردستان هیچ موساهمەیە ناکە بۆیە تەیب سامی قسەی دەنگی بەرزە ئەتوانێت شروعی خۆی فەرزکە بەڵام گرفتەکە لەوایە
طيب سامی لە بری ئەوەی بڕوا سکاڵا لەسەر بەرپرسانی هەرێم تۆمار بکە کە عەرقەلەن بۆ تەطبیقکردنی قەرارەکانی محکەمەی ئیتیحادی ڕەنگە بڕیاردارەوەی موچە نەنێرێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کاوە قەزەیەکی زۆر موچەخۆرانە کاوە سزادانی موچەخۆرانەکەەوە قەزەیەکە لە ڕووی ئەخلاقی ئینسانی وە نائەخلاقیەکە سزای فەرمانبەر بێ و بەڵام بەوەفت بێ بۆ لای حکوومەتی کارپەخەری هەرێمی کوردستان بۆیە بە بڕوای من هاتوون ئاخر کاتیان پیشان بن دوو مەسیجی زۆر وازحیان پێ بە هەرێمیان کردو وتووە کە ئێمە چیتر ئەوەتان لێ قبول ناکەین بە خەڵکو و جەماوەری ژەڵێن ئەوە حکوومەتەکەتانە ئەوش گەندەڵەکانێتی قبولتانە خەڵکی هەرێمی کوردستان جارێکی کە ئەو حیزبە دەسەڵاتدارانە هەڵەبژێرن و نوێنەرایەتیەوە بکەن بە حکوومەتداری ئەو گلەی لە کەس مەکەن نەگلەی لە حکوومەتی عراق بکەن کە ئەگەر موچەی نەنات نەگلەی لە لایەن و هێزی سیاسی تر بنێن بڵێن شۆڤێنیە و عراق مامەڵە ناکە فڵان خۆتان بەدەستی خۆتانە لە بیستیدا بڕیار بدەن ئەمانەتانەوێ بڕیار بدەن ئەمانەتان ناوێ بڕیار بدەن چونکە حکوومەتی عراق دوای سەری ساڵ مامەڵەی ئەگۆڕێ لەگەڵ حکوومەتی هەرێم جا بۆ پشڕاستی و قسەی تۆ هەم وەزیری دارایی هەرێم لە چاوپێکەوتنێکە لە دەنگی ئەمریکا و هەموو تەبێژی حکوومەت ئەمڕۆ باس لەوەکەن ئەم کێشانە لەسەر 100,000 ناوی با بڵین لەسەر ئەوانی کە بایۆمەتریان نییە لەگەڵ دووبارە و لەگەڵ ناوچە جەنەوەکان توانێت تا کۆتایی ساڵ کاتمان بنێ ئەمانە حەلەکەین کابێت دوای هەڵبژاردن کەواتە ئەوەی دیعاە ئەیان کرد کە بایۆمەتریان هەیە و لیستی موچیان مەزبوطەوانە هیچی ڕاز نەبوو چاواشەکاری بوو خۆڵکردنە چاوی خەڵک بوو هەموو تاکی کورد بە ئەندامانی پارتی و یەکێتی و گۆڕان و ئەوانەی کە لە حکوومەتن هەموو ئەندامانی ئەمانە زانم حکوومەتە حکوومەتێکی ڕازگۆ نییە حکوومەتێکە چاواشەکە ئەوەی کە ئێڵێ دوورە لە ڕاستیەوە بۆیە زەرورە خەڵکو و جەماوەر تێبگەنەوە هی ئەو پارتە سیاسیە دەسەڵاتدارانیش تێبگەن کە ئەمانە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان ناکەن ئەمانە چاواشەکاریەکەن ئەمانە عەرقەلە دروستەکەن ئەمانە سەبەبی ئەساسین کەوە عێراق مانگێک بینێرێ مانگێک نێنێرێ ئێستش موشەی مانگی حەوت کە نەماوە لە ئەستۆی هەرێمە چونکە پارەکان پێشتر هاتووە بۆ هەرێم تەخشان و پەخشانی کردووە هەرێم داوەتی بە کادری حیزبی هەرێم ئەو پارێنەوتەی گڵداوەتەوە بۆی لە ئینتخاباتە دەنگی خەڵکی پێ بکڕێ هەردوو پارتە دەسەڵاتدارەکە هەرێم ئەو پارەی داهاتی ناوخۆیی گڵداوەتەوە بۆ ئەوەی انتخاباتی پێ تەزویر کا بەڵام ئەو تەزویری کە پارە بە خەڵک دەنگی بدەنێ و یا فەرمانبەرەکان لە ژێر فشار و ئەوانە بۆیە هەرێمی کوردستان 32 ساڵە ڕاز ناکە چه عجەبە ئێستا گوێ لە وتەبێژ و گوێ لە بەیاننامەی حکوومەتی هەرێم بگرین من لێرەوە لەم منبەرە بە ڕێزەی جەنابتانەوە ئەوەی حکوومەتی هەرێم لەبارەی دانوستان و بەرەو پێشچوون و لێگەیشتن و ئیتیفاقۆیڵێ هیچی ڕاز نییە چونکە هەرچی ئیتیفاق لەو پێشکراوە 12 15 18 19 21 24 هەمووی حکوومەتی هەرێم شکاندوێتی هەموو حکوومەتی هەرێم کەم تەرخەمیەکانی کردووە هەموو حکوومەتی هەرێم لاسەنگی لەو بابەتا دروست کرد سەبارەت بە هەژماری من بێگومان لە پەراوێزی ئەم کۆبوونەوانەیە پارێزگاری بانکی ناوەندی لەگەڵ سەرۆکی حکوومەتی کاربڕێکەری هەرێم کۆبووەتەوە باس لەوە کرا هەواڵەکەوا بڵاوکرایەوە کە بانکی ناوەندی عراق پشتگیری لە هەژماری منەکە زانیارەکان لای تۆ بانکی تەیب سامیش پێیوتون لیستی مانگی حەوت ئەنێرین بۆ TBI خوازیارم عەرقەلە دروست نەکەن ئەوەش هەیە خاڵیەک خاڵی دوو قراری محکمەی ئیتیحادیە قراری محافظی بانکی مرکزی نییە جارە محافظی بانکی مرکزی بە وەکالەت محافظە کاوە خەلەلێکە لە حکوومەتی عراقا حکوومەتی وەکالاتە بۆیە ئەگەر مجاملەیەکی کردوێ مجاملەی ئەو قەزەیەکە کە لە هەرێمی کوردستانە کاتێ دێت بۆ ئێرە قافڵەیەک سیارە چێ بە دوایە لە مەتار و لە باشترین ڤێلا ئەخەوێ و احترام و ڕێزێک یەگرن و ئەم قەزیانە بۆیە قراری محکمەی ئیتیحادیە هەژماری من ئەبێ لە بانکی فیدراڵی بکرێ بانکی مرکزی هیچ سەیتەرەیەکی نییە هیچ نییە لە معادلەی محکمەی ئیتیحادیە باش وڵا قسێکت کرد لای من جی سەرنجە ئەوەی کەوتە تەیب سامی و توێتی ئەو لیستەی مانگی حەوت ئەنێرم بۆ TBI ئەمە زانیاریە ئەمە زانیاریە کەوا وتوێتی ئەم لیستە تکاتان لێکم عەرقەلە دروست مەکەن چونکە ئێمە دەین بە TBI بۆ ئەوەی هەر کەم و کوڕیەکێ بوو ئەوە تەواویکە باش مامۆستا یەکێتی با بڵین بەشدار و شەریکێم حکوومەتەیە بەتاکید ئەبینین لە سەرۆتاری کوردستانی نوێیە دژی هەژماری منە
بەڵام لە ژێرەوە لە سلێمانی یەکێتی زەخم لە فەرمانبەرەکانی کا بۆی کە هەژماری من پڕکە یەکێتی وەکو ئەو وایە بە شەو معارەزە بێ بە ڕۆژ لە ناو حکوومەتا بێ سەیری کەناڵە ڕاگەیاندنەکانی بکە لە هەر هێزێکی تری ئۆپۆزیسیۆن تونترە لەسەر حکوومەتی هەرێم بەڵام ئەو فشارەی کە لە زۆنی سلێمانیە لە فەرمانبەرانەکرێ ڕۆژانە بە دەیان خەڵک تەلەفۆن بۆ منەکایە هەژماری ئەو پڕکاتۆ یا پڕی نەکاتۆ بە دڵنیایەوە کاڵێن پڕی مەکەنەوە هەژماری ئەو هیچ نییە جگە لە عرقلەیەکی حکوومەتی هەرێم بۆ پێدانی موچە ئەوە حکوومەتی هەرێم محاولەیەکی یائیس ئەکا بۆ چونکە لە ناو هەژماری ئەوە کۆمەڵی گەندەڵی هەیە ئەتوانێت پەردەپۆشیکە و ئەو بانکانەی ئەوان دایانەوە ئەیانوێ ئەو ئەرباحیکەوە لە مۆزەفێکی قوڕ بەسەر چەند هەزار دینارێک وەرەگرن بۆ نەقڵکردنی موچەکەی دیسان بچێتەوە باقەڵی بۆیە هاوکاریکردنی هەژماری من هاوکاری زاڵموستەمکارە باش مامۆستا دەوترێت ئەم کۆبوونەوەی عەفوم کەی کاکدانە زۆر جێگەی شەرمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو مامەڵە دووفاقیەکە لەگەڵ فەرمانبەرانی ژێر دەسەڵاتی خۆی لە کاتێکشا کەناڵە ڕاگەیاندنەکانی بەو شێوەیە باز لە حکوومەتەکەن و خۆیان وا پیشانەدەن کە ئەوان پارسەنگی یا باری لاری حکوومەت ڕاستەکەنەوە لە ئایندەدا باش دەوترێت ئەم وەفدە بە ڕوونی و ڕاشکاوی بە هەرێمیان وتووە ئەمانی ئەم دوو ڕۆژە کردومانە تەنها لێک تێگەیشتن بوون ئەمانە ئەبرێنەوە ئەنجومەنی وەزیرانی عراق لەوێ گفتوگۆ کرێ و بڕیاری لێدرێ بۆ لەوێ کاکدانا قرار لای مەجلیسی وزەرایە و لە مەجلیسی وزەرا لای ڕئیسی وزەرایە خاڵیەک خاڵی دوو ئەمانە پێویستیان بەوە نییە لێگەیشتنی بۆ بکرێ نزاع نییە لەسەر مادەی 29 قانونی ئیداری مالی نزاع نییە لەسەر مادەی 111 و 112 دەستور نزاع نییە لەسەر تاریفەی گومرگی نظام نییە لەسەر عدەم ازدواجی ضەریبی نظام هی نییە یعنی تەفاهم ناکرێت لەسەر ئەم شتانە بۆیە ئەم وەفدە تەنها بۆ ئەوە هاتووە کە هەرێمی کوردستان بە کۆ ببینێ هەرچی وەفد چووە تاکە وەزیرانە ئەمانە ئێستا کاکدانا هاتوون بە هەموو هێزە سیاسیەکان بە حکوومەتی هەرێم بڵێن چیتر بەسە باش مامۆستا سەبارەت بە یاسای خانەنشین یەکگرتووی ساڵی 2014 عراق بۆچی تەنها لە مانگی حەوتا ئەو فەقەرەی با بڵین جێبەجێکراوە کە هاوتاکردنە بەڵام لە سەتاسەتی ئەم یاسایە حکوومەتی هەرێم جێبەجێ ناکە بۆ نمونە لە عراق لە ئێستادا تەمەنی خانەنشینی 6 ساڵە لە هەرێم 63ە ئەو ئیکرامیانی بە فەرمانبەرە درێ کاتێک خانەنشینی بێ و کۆمەڵی بەڵێ بۆچی حکوومەتی هەرێم ئەم یاسایە لە ئەلف تا یائی جێبەجێ ناکە حکوومەتی هەرێم عەرزم کردی کاکدانا حکوومەتی هەرێم حکوومەتێکە تەنها بۆ ئەوە دروست وەک عەزەتی هاوڵاتیانی خۆی بدات بۆ گەر جێبەجێ کە هاوڵاتی سوودمەند دەبێ بەتەکید مەسەن ئێستا لە حرەکەی مەلاکاتە کاتێکەوە تەمەنی خانشین لە 63 بێتە 63 جیل خانشینە بن کێشێتە شوێنێوانە فەرمانبەری تازە ڕاست بۆیە عراق ئیسفادە لەو حرەکەی مەلاکەیە کە خۆنا دامەزاندن نییە بەزەم نایەوێت چونکە قەناعەتی وایە ئەبێ خەڵک هەمیشە کۆیلەی ئەو بن هەمیشە چاویان لە دەستی ئەو بن ئەگینا حکوومەتی هەرێم ئەگەر بیەوێ دوو خۆپارەی ئەو نییە سەرفەکرێ ئێستا پارەی خانشین بەغدایدا لەبەری ئەوەی 6 مانگ سەرفەکەی بۆ فەرمانبەر بۆ ساڵەکە سەرف ناکەی خۆ پارەکە حکوومەتی ئیتیحادیەیدا بەڵام گرفتێک هەیە گرفتەکەوەیە لە هەرێمی کوردستان بەتەنها بە مجرد خانەنشین بوونت ئەو مکافەی نهایەت الخدمە کە 6 مانگە وەریەگری بەڵام لە حکوومەتی عراقی ئەبێ لا ئەدنی کەم 25 ساڵ خزمەتە هەبێ اینجا وەکو مکافەی نهایەت هیچێک لەو لیژنانەی قسە و باسی لەسەر کراوە کە من وتم ینی 1 2 3 4 5 6 لیژ نەبوون یەکێکیان دەواازە سنوورەکان وەپی زانیەرەکان کە دزەی کردو لە کۆبوونەوەکە ئەوترێت بە هیچ جۆرە لەسەر ئەم بابەتە هیچ قسەیەکی خۆش لە دەمی عراق نەهاتۆتە دەرەوە لەبەرەوەی قانونی عراقی ئەبێ داهاتی هەموو خاڵە گورمرگیەکان لە مادەی 29 فەقەرەی یەکەمی باز لەوەکە داهاتی 100% خاڵە گورمرگیەکان ئەبێ بچێتەوە بۆ خەزێنەی عراقی نەک لە 150 مادەی 29 تەحەدای هەموو قانونینی هەرێمەکەم ئەو مادەیە گەر نەینووسی بوو بە ئیستیسنای زەڵایی بوو گەماریک ئەوە من لە 150ەتی نەخێر مادەی 29 زۆر بە واضحیە ئەڵێ لە 150 ئەم داهاتانە گەڕێنەوە باستیسنا جا لە داهاتی زەڕایی بوو گەماری کە بێت لە ساسەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی بۆیە ئەمانە نەشارەزای قانونن نەئیشتوانن قانون بخوێنەوە باش ئەی نەوترێت بۆ ئەو پارێزگایانی کە دەواازەی تایە
با بڵێن ڕێژێکی بۆ دیاریکراوە گەڕێتەوە بۆ نسبەتێکە گەڕێتەوە بەڵام مادەکە زۆر وازح حاڵە بە استثنایی ئەو دوانە. طبعا باسی خەزێنەی حکوومەت هێرێم ناکات چونکە خەزێنەی حکوومەت هێرێم نییە، باسی محافەزاتەکە. ئەو وەختە محافەزەی سلێمانی چەند خاڵی گومرگی هەیە لەوانە ئیسفادەکە، هەولێر و دهۆک چەند خاڵی گومرگی هەیە لەوانە ئیسفادەکە. مەسئلەی تعریفەی گومرگی، مەسئلەی زەرائبی گومرگی، خاڵ هێڵی سوورە لای حکوومەتی ئیتیحادی، چونکە لە فترەیەکی زەمەنیە هەرێمی کوردستان هاتبوون گەماری گیاندا ئابەزان بۆ ئەوەی هەرچی کاڵا و کەلوپە لە بێتە کوردستان و لێرە نەقڵ کرێ تا عێراقیان ناچار کرد لە سەردەمی عەبادیە کۆمەڵە خاڵی گومرگی دانا لەسەر لە ڕێگەی ئەو کەلوپەلانەی کە لە هەرێمەوە ڕۆی. بۆیە ئێستا ڕێکەوتن کرا و خاڵانە لا ببرێت، ئەو خاڵانە لا ئەبرێ بۆ ئەوی دووبارە گومرگ نەکرێنەوە بە تعریفەی گومرگی بە یەک تعریفەی گومرگیە بێ بڕوە. بۆیە حتا لە مەتاراتە مەتاری هەولێر و سلێمانی نسبەی گومرگیان دابەزانبوو بۆی کاڵا و کەلوپەل لە دەرەوەی وڵات دێت لە هەولێر و سلێمانیە دابەزێنرێ و دوای بچێ بۆ عێراق بۆ ئەوی گومرگەکە. عێراق ڕێی لەوەیش گرتووە مەنافیزی حدودی هەموو ئەبێ عێراق سەرپەرشتی بکە، ئیدارەدانی مشتەرەکە، بەڵام دوجار داهاتەکەی بێ بچێتەوە خەزێنەی موحد. بۆ عێراقیەوێ بە ئەلکترۆنی بکە و حکوومەتی هەرێم زۆر پێی خۆش نییە لەبەرەوەی کە بە ئەلکترۆنی کرا 1 کیلۆ شت داخل بکرێ لە مەرکەز و پێێزاندرێ. بەڵام ئەمان چی لە دەسەدەن ڕێگەی قاچاق کە بە ڕۆژانە سەدان ترێرە لە مەرزە قاچاقەکان و داغڵەکرێن و لە سلێمانی لە سەوڵەکە سەرم بەلمی پێکرێ خوازانێ من نازام لە هەولێر چۆن سەرم بەلمی مامۆستا وەفتەی هاتبوون نەمان بینی پسپۆڕی بواری نەوتی تیاابیا وەزارەتی نەوتی تیاابێ بۆ لەبەرەوەی نەوت قابلی مناقەشە نییە، نەوت قابلی مناقەشە نییە، ئەبێ هەرێمی کوردستان پارەی ئەو نەوتەیش دوا ڕۆژ لیانە پێشنەوە ئەمەی کە بەتەنکەری فرۆش ئەمەی کە بەتەنکەرن لیان پرسیون ئێوە لە 2023 کە نەوت وەسێنراوە تا ئێستا نەوت دەفرۆشن کوا داهاتەکەی هیچ جوابێکیان پێ نەبوو. بۆیە حکوومەتی عێراق نایەوێ وەزعەکە بە تەشەنووس تەواوکا بۆ ئەوەی وەزعەکە هەندێک لایەن و هەندێک دەوڵەتی ئەقلیمی. حکوومەتی عێراق بە هەنگاو بە هەنگاو کاکدانا لە 2012 سکاڵای یاسایی لەسەر نەوت تۆمار کراوە، لە 2014 سکاڵای نەوت براوەتە دەرەوە و غورفەی پاریسی لێ ئاگادار کراوە، لە 23 و لە 24 قەرارەکە دەرچووە. ئەمەی ئێستش بڕیاری بۆ داوە حکوومەتی عێراق وردە وردە کۆنتترۆڵی ئەو قەزیانەکە. ئەو ڕۆژە دێت کە تەواوی ئەم سێکتەرانە کۆنتترۆڵەکە مەلەفاتی تریش ماوە، مەلەفی نوێنەرایەتی هەرێم، مەلەفی دەستگا مخابراتی و زانیاریەکە، هەموو ئەمانە ئەبێ لە ناو دەستوری عێراقا هەرێم بۆ هەیە مەکتەبی هەبێت لە ناو سەفارەتی عێراقیە، نەک خۆی نوێنەرایەتی هەبێت لەو وڵاتانە. بۆیە هەموو ئەمانە ڕۆژی خۆی دێ، هەموو ئەمانە عێراق مەلەف بە مەلەفە دایناون تەسفیان نەکا لەگەڵیان. دڵنیابە لەوەی کە کاتی خۆی لە شەڕی داعشە ئەو چەک و تەقەبەنی و جبەخانە و چۆن مەسفای بێجیان هێنا لە هەولێر و دوای پێیان گەڕانەوە ئاوا وەساعەلی وتی ڕوبع لیانە سەرنەوە. باش مامۆستا ئەم وەفدە لەوە چێ لای خەڵک پرسیار بێ کە ئەوەندە با بڵێن وەفدێکی باڵا و تەکنیکی و تەکنۆکرات و شارەزان و دەسەڵاتێکی گەورەشانەیە خێرە چوونە پیرمان بۆ لای دیداری سەرۆکی پارتی؟ پارتی تەبیعەتێکیەیە ئەو کاتێک کە لە پەرلەمان بووین ئەو تەبیعەتیان هەبوو یەک کەس ببینن لە عێراق بە شێوەیەک لە شەوەکان قسە لەسەر هەرێمەکە هەر خۆیان نەچوون یانی ئایان ناسم بەناو خۆش نییە بیانڵێن کە داوەتیانە کرد ئەو شخصیانە هێنا لە هەولێر ڤێلەی تایبەت و سایارە و حیمایە و زیافەیەکی کامیلیانە کرد بە شێوەیەک لە شەوەکان تەسیری لێ بکەن. خەڵکی عێراقیش بە شێوەیەک لە شێوەکان حەزیان لە دیدار هەیە، حەزیان لە دیدار هەیە و دووریش نییە پیان وتمن کەوە من لە لیژنەی مالی بووین دوو جار حکوومەتی هەرێم داوەتی لیژنەی مالی کرد بۆ لای سەرۆکی حکوومەت هەردوو جارەکە ڕەفزمان کرد. یعنی تەسەوڕەکە هیچ ئەجەندایەکی گرنگی لە پشتۆ نەبێ؟ هیچ ئەجەندایەکی گرنگی لە پشتۆ نییە و هەر بینیویان خۆ ئەو وەفدانە منیان ناسم بەدایان جان مەسەن محەممەد تەمیم تیا بەدایان جار کاک مەسعودی بینیوە بەدایان جار کاکشیری بینیوە لە میدیاکانی ئەوە کاریگەری سفر کاریگەری بەجێ نایابێت لەسەر ئەو وەفدە چونکە ئەو وەفدە عرضم کردی وەفدێکی ئەوەندە وەفدێکی سیاسی ئەوەندە وەفدێکی حکوومەتی. باش من حەزەکەم دەقی ئەو ینی هەواڵەت بۆ بخوێنەوە کە با بڵێن لە کەناڵەکانی پارتیەوە یا لە نزیک لە پارتیەوە بڵاو کراوە لەسەر و دیداری سەرۆکی پارتی ئەو وەفدە وترێ بارزانی بە شاندەکەی تۆ ناکرێت هەوڵی ئەوە بدرێت دۆزێکی مێژوویی و خەبات و قوربانیدانی بێژماری کوردستان لە بابەتی موچەدا بچوو کرێتەوە و یعنی چی قسێ؟
خطابێکە بۆ خەڵکێک کە بۆ ئەوە نەهاتووە ئەو خطابە بۆ خەڵکە سیاسیەکە بۆ حیزبە سیاسیەکان ئەمە وەفدێکی حکوومەتە هاتووە بە دوای داهات و پارەی حکوومەتی عێراق ئاگەڕێ عەلاقەی بەوە نییە خەباتی مێژوویت کردووە خەباتی مێژووی ئەوەیەکەوە کتێب لەسەر یەک دەرکەن ئەو شۆڕشەی کە خەڵک کاتی خۆی باسیە کرد و خەڵک خۆی بۆ دابەکوشت ئێستا نەتیجەکەیمان بینی کە ئەوەستە لە یادەوەری سەرکردەکانە لە بری یادەوەریەکەیە پەنجەکان یەکترشکێنن کتێبەکانی کاگە حەمەی حاجی مەحموود کتێبەکانی مەلا هەموو ئەو کتێبانەی بڕۆ بیخوێنەرەوە ئەو شۆڕشەی کە کراوە شۆڕژێڕەکان شەرمی لێ یەکەن کە ئێستا بیگەڕنەوە باشە قسەیەکی تیاڵێ ئەم خیتابە بۆ خەڵکێکە کاکدانە کە سیاسی بێ و لە مەجای خەباتی ئەو خەباتی ئەمانە باسی خەبات بۆ خەبات نەهاتوون خەباتە کردووە بۆ خۆ کردوتە خەباتەکە و نەتیجەکەی وەیە 32 ساڵ گەندەڵی وەجێهێشتووە 32 میلیارد دلار بەسەرم کردووە بە قەرز بەسەرم خەڵکەوە خەڵگە فڕێنرێ و ڕۆژنامەنووس لە زیندانەکرێ خەباتەکە ئەوە بۆ تەسفیە یەکترەکەن خەباتەکە ئەوەیە تەخوینی یەکترەکەن خەباتەکە ئەوەیە کەوا بڕۆی دەبابەی بەعزبێنیت و پەرلەمانەکەی خۆتی پێداگێ کام خەبات هەر لە بەشێکی دیکەی هەواڵەکەیڵێ یان هەوڵی لێکترازاندنی هەرێمی کوردستان بدرێت بەڕاست ئەم تهدیدە زۆر کرا لە ڕیفراندۆم و تاپۆی ڕەشەوانە کاکدانە با لەسەر ڕیفراندۆم کات خۆی ئێمە لەگەڵ لاڵە لێکترازاندنی هەرم لە دیارە مەبەستیەوەیە دەرزێ بخەنەوەی هەولێر و یەک بۆ پشگیری یەکێتیەکەن لە بەرامبەر پارتیە ئەی فترەیەکی زەمەنی حکوومەت پێک نەیە هاو لە هەولێر نەبێ ئەی بۆ نەیانتوانی استثماری ئەوە بکەن بۆ ئەوەی ڕۆژیان نەگا بەم ڕۆژە یا ئەوەی کەوا حکوومەتی عێراق پێوتن گاڵتەیان لێ هات حسابیان بۆ نەکرد نەوتیان بەسەر بەخۆ ئەفرۆش تەعاملیان لەگەڵ ئایانودی ئێمە دەوڵەتێکی تازە بووەتە دراوسێمان کاتێک داعش منطقەی مووسڵی گرتبوو ئەندای مەکتەب سیاسیان نەوێت ئێمە تازە دەوڵەتێکی دراوسێ بووەتە دەوڵەتێکی تازە بووەتە دراوسێمان ئێمە مامەڵە لەگەڵ عێراقا ناکەین ئەمان لە بیریان چوو بوو بەغداش مفلیس بوو کاتی خۆی بەغا مفلیس بوو لەسەر ڕویان تێکردوێتەوە کاکدانە لەسەر ڕیفراندۆم و ئەوەی کە ئەمانەیڵن کاتی خۆی اتفاقێک کرابوو لەگەڵ هێزە عێراقیەکانە کە هێزە عێراقیەکان بیخەنە محکمەی اتحادی لە محکمەی اتحادی قرار کە دەرئەچێ ئەبێ هەرێمی کوردستان بڵێ ئێمە بە تەواوی پابەندین بە بڕیار ڕیفراندۆ ئەوە اتفاقیان کردبوو ئەوە کۆمەڵێک فراکسیۆن ڕۆیشتین سەر و فراکسیۆنەکان بۆ لای عەمار حەکیم وتی بەداخەوە لەوە خیانەتتان کرد لەوە بەرپرسانیەوە ڕازگۆ دەرنەچون کە تەنها ئەوەندەیان وت ئێمە ڕێز لە قەرارەکەی محکمەی اتحادی کاتی خۆی کە محکمەی اتحادی ڕیفراندۆمی هەڵوەشاندۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی ئێمە ڕێز لە قەرارەکەی محکمەی اتحادیەگری دوای فترەیەک گوتیان محکمەی اتحادی محکمەی سەورەیە بۆیە هەرێمی کوردستان بەڵام دوای ئەوە لە سەرۆکی حکوومەت هەر لەو محکمەیە سکاڵای تۆمار سکاڵای کرد لەبەرەوەی حکوومەتی هەرێم هەرچی ئەڵێ زەڕورە خەڵک بڵێ بۆ حەلاوی باس کرد مامۆستا قسە و بەڕاستی پرسیار زۆر ماوە بەڵام کات دەرفەتمنا یەک خولەکەم ماوە دواوتەی تۆ بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ موچەخۆران چییە؟ حکوومەتی هەرێم ئەمەیە کە هەیە 32 ساڵە عەزێت ناڕەحەتی گەنجەکانمان لە ئیجا خنکن ڕۆژنامەنووس زیندانیەکرێ خەڵگە فڕێنرێ خەڵگە کوژرێ پاکتاوەکرێ خانشین لەسەری موچە خانشین لەسەری موچە ئەمە حکوومەتی هەرێمە و بەرهەمی ئەو دوو حیزبە سیاسیە باڵادەستەیە و شەریکەکانی لە قۆناغەکانە خەڵکی هەرێمی کوردستان یەک دەرفەتتان هەیە کە کاتە بیستیدا لەو دەرفەتا ئەگەر ئەم تەجروبەتان دووبارە کردو گلەیی لە کەس مەکەن لەمە خراپترتان بەسەر زۆر بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بووی کە لە ئەڵقەی ئەمجارێ ئەمڕۆ لەگەڵمان بوویت. سوپاس بۆ بینەرانی عەزیز و خۆشەویست تاڵقەیەکی نوێی پرۆگرامی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان خواتان لەگەڵ